بەچی دەست پێ بکەم بە چیاکانی کوردستان دەست پێ بکەم کە کولی گوڵاڵە سوورەیەکی سەر و چیاکان خوێنی شەهیدێکە خوێنی کوردێکە لە پێناوی پاراستنی و خاکە سەرفی کردووە. ئێمە لەژێر ناوی ئەحزابە بەڕاست بێ بە درۆ بێ دیفاع لە کوردەکەین دیفاع لە خاک و ئەرزوئاوەکەین، بەڵام چێن ئەو کەسانەی کە بەڕاستی شەهید دەبن و لە پێناو پاراستنی ئەو خاکە ئێستش بێگانە هجوومە کاتە سەر خاکەکەمان. ئێمە هونەرمەندان ناوەستین چونکە لە هەموو کەسێ زیاتر ئێمە ئازارە چێژین، ئێمە ئازاری فکری ئەچێژین، ئازاری دڵەژێشین، ئازاری خۆشەویستی خاکوژین. ئێمەین ئەو جیلەین وەکو هونەرمەندان خاک و ئەرزمان بەڕاستی خۆشی و مزادەی پێوە ناکەین. ئێستش ئێمە لەگەڵ شەڕی براکوژیانین. ئەو کوردە لە هەر کەسێک بێ کە هاتبێ بێگانە لە وڵاتانی ترەوە هێن بۆ ئەوی دیفاع لە ئێمە بکەن، بۆ نێڵن شەڕی براکوژێ گەمارویان ئێن و سەیتەراکەن بە سەریانە ناڵن هیچ بڵێن کوڕی هاوار ئەمە زۆر ناشرینە، کورەمە جوان نییە. خەڵکێکی بێگانە بێ دیفاع لە خاکەکەی من بکە من نێڵم کورە و کەسێک کە بۆ منە برێت دەجار بۆی ئەمرم، ئەو کەسێک کە خۆشەویستی منە جارێک هەزار جار خۆشەویستی ئەوم. ئێمە وەکو هونەرمەندان هیچ کاتێ لەگەڵ شەڕی براکوژیانین، هیچ کاتێ لەگەڵ داگیرکردنی خاکی کوردستانە نین، هیچ کاتێ لەگەڵ ئەوانین خاک و ئەرز و ئاو و دار و تەختەمان بفرۆشرێ. بە خوێنی خۆمان دیفاع لە کوردستانەکەین، لەو چڵە هەڵاڵە سوورە ئەەکەین کە خوێنی قەترەی خوێنی شەهیدانمانە و ئێمڕۆ هەستا و داوا ئەکاڵێت تو خوا کوردستان مەفرۆش.